شارەزانی بواری نەوت و گاز داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن کە سەرچاوەیەکی دیکە بۆ فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بدۆزێتەوە، چونکە لە ئێستا دەجگەلەوەی ئەو ڕێکەوتنە نەوتیەی کە لە نێوان هەرێم و تورکیا کراوە وردەکارێکی ڕوون نییە، لە هەمان کاتە مەترسی گەورەی لەسرە بەهۆی شەڕ و ئاڵۆزی لە سنووری نێوان هەردوولا. هەر بۆیە ئەوان دەڵێن دۆزینەوەی سەرچاوەیەکی دیکە بۆ ئابووری هەرێمی کوردستان لە ئێستادا زەرورە و پێویستە حکوومەتی هەرێم بە زووترین کات ئەو هەنگاوە بنێت. بۆ پاراستنی ئاسایشی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان، شارەزانی بواری نەوت و غاز دەڵێن پێویستە حکوومەتی هەرێم زیاد لە چەند سەرچاوەیەکی هەبێت، لەوانە فرۆشتنی نەوتەکەی لە ڕێگەی کۆماری ئیسلامی ئێرانەوە، هەروەک لە ڕێگەی خۆرئاوای کوردستانەوە کە لە ئێستادا بە گرنگیەوە باز لەو سەرچاوەیە دەکرێت وەک دۆزینەوەی داهاتێکی دیکە بۆ هەرێمی کوردستان. هەر وڵاتێکی هەناردەکاری نەوت لە ناویشانە هەرێمی کوردستان کە لە چوارچەوەی عێراق فدراڵە ئەوێت بە شێوەیەکی پڕ لە ناکۆکی نەوت هەنار دەکات، پێویست بۆ دەکات بۆ پاراستنی ئاسایشی هەناردەکردنی یان ئاسایشی وزەی خۆی زیاتر لە ڕێگایەک بۆ هەناردەکردنی نەوتەکەی بدۆزێتەوە. ئێمە دەواازەی دیکەمان هەیە بۆ هەناردەکردنی کرد لە ناویانە ئێران دەکرێت دەواازەیەکی دیکەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بێت و بەهۆی ئەم بارودۆخش کە ئێستا لە سووریا هەیە ڕەنگە نەتوانرێت لەم بارودۆخەیە تۆ بتوانین لە ڕێگەی سووریا و نەوت هەنار دەکەی، بەڵام لەگەڵ ئاسایبوونەوەی بارودۆخی سووریا و ڕۆژاوی کوردستان ئێمە بەم ڕێگایە شاتوانین نەوت هەنار دەکەین. لە دوای گوتە تا سەرنەکەوتوەکەی وڵاتی تورکیا کە کاریگەری ڕاستەخۆی لەسەر هەرێمی کوردستان هەبوو، چونکە لە ئێستادا تاکە سەرچاوەی داهاتی هەرێمی کوردستان بۆ ڕێنەوتەکەی هەرێمی کوردستان و وڵاتی تورکیایە، بۆیە لە ئەگەری دروستبوونی هەر پشێوێک لەو وڵاتە ئەوە تاکە سەرچاوەی داهاتەکەی هەرێمی کوردستانش پشێوی تێدەکەوێت. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.